پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی یەک مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لەبێ خۆشەویستان. هەمومان هەڕەمەکانی میسری کۆن دەناسین، نهێنیەکی زۆری لە دەوردایە و زانایان ساڵانێکە مشت و مڕیان لەسەر چۆنێتی دروستکردنی کردووە. بەڵام ئێستا نهێنیترین مەتەڵی هەڕەمەکان چارەسەر بووە کە هەڕەمی گەورەی جیزەیە. بەڵێ ئێستا دەزانین هەڕەمی گەورەی جیزە چۆن دروست کراوە و وا دەردەکەوێت کە سەدان ساڵە فری و دراوین. هەڕەمەکانی میسر یەکێکە لە بەناوبانگترین سەرسوڕهێنەرەکانی جیهان و لە ناوچە جیاجەکانی میسر ژمارەیەک هەڕەم بوونی هەیە کە لەوانەش هەڕەمی جیزەیە. یەکێکە لەو سێ هەڕەمەی کە لە جیزە هەڵکەوتووە هەڕەمی گەورەی جیزە. ئەم هەڕەمانە کۆنترین شوێنن لە حەوت سەرسوڕهێنەرەکەی جیهان. بەرزی هەڕەمی گەورە 147 مەترە، واتە بۆ ماوەی 40,000 ساڵ بەرزترین بیناسازی بووە لە سەردەمەکەیدا. ئەم هەڕەمە وەک گۆڕێک بۆ فیرعەون خۆفۆ دروست کراوە. ئێمەی مرۆڤ لەمڕۆدا گۆڕی سادەمان لە زەویدا هەیە، بەڵام سەبارەت بە فیرعەونەکانی میسری کۆن هەڕەمی تەواویان دروست کرد. زیاتر لە 2,400,000 بلۆکی بەردیندانراون بۆ دروستکردنی ئەم هەڕەمە و بە وردی ڕێکخراو بوو بۆ ئەوەی ئاو نەگرێت. بەڵێ تەنانەت یەک دڵۆب بارانیش ناتوانێت بەم بۆشاییانەدا تێپەڕێت. لەو کاتەدا هەڕەمەکان لە بەردی لیمۆ دروستکرا بوو کە وەک ئەڵماس دەدرەوشایەوە، بەڵام بەداخەوە لە سەدەی 13دا بوو مەلەرزەیەک بەردی لیمەکەی وەرگێڕا و ئێستا سینەکەی دەرەوەی نەماوە و ئێمە تەنها سینە ناوەکیەکەیمان هەیە. هەر بۆیە ئەمڕۆ هەڕەمەکە زۆر خۆڵ و تۆزاوی دەردەکەوێت. بە دڵنیاییەوە شوێنەوارناسی زۆر هەن کە لێکۆڵینەوەیان لەم بابەتە کردووە و کەسانێک هەن هەفتەی 7 ڕۆژ بە درێژای کاتژمێر کار دەکەن بۆ دۆزینەوەی ئەم بابەتە. بەڵام تاکە شتێک کە تا ئەم دوایانە لەسەری ڕێککەوتون ئەوەیە کە چۆن ئەم هەڕەمانە دروست کراون. زۆر کەس بانگەشی ئەوە دەکەن کە لەو کاتەدا بە سادەیی مەحاڵ بووە مرۆڤ دروستیان بکات. یەکێک لە تیۆرێ باوەکان ئەوەیە کە بوونەوەرە ئاسمانەکان هاتوونەتە خوارەوە بۆ سەرزەوی و یارمەتی مرۆڤیان داوا لە دروستکردنی هەڕەمەکان. ڕەنگە هەندێکتان بڵێن ئەم قسەیە تەنها خەیاڵە، بەڵام هەندێک شت هەیە کە پشگیری ئەم تیۆریە دەکات. بۆ نمونە هەڕەمی گەورە بە تەواوی لەگەڵ جەمسەری باکووردا هێڵ دەبێتەوە. گەورەترین هێڵکاری جەمسەری باکوورە لەسەر زەوی. ئەمە شتێکە تەنها بیرکاری پێشکەوتوو دەتوانێت هەژماری بکە، بەڵام لە سەردەمی میسری کۆندا توانای بیرکاری پێشکەوتویان نەبووە تا ئەو کارە بکەن. شتێکی تری سەر سوڕهێنەری هەڕەمی گەورە ئەوەیە کە خۆر ڕاستە و خۆ لە ناوەڕاستی هەڕەمی گەورە ئاوا دەبێت. ئێستا دەتوانرێت ئەمە بە بەکارهێنانی بیرکاری حیسابی بۆ بکرێت، بەڵام لەو کاتەدا میسرە کۆنەکان ئاگاداری درێژی ساڵ نەبوون و ئاگاداری وەرزی وەرگەڕانی هاوینەش نەبوون، چونکە خۆر لە کاتی خۆر ئاوابووندا بە دەوری سەری ئەبولهولدا دەسوڕێتەوە. یەکێکی تر لە تیۆرە باوەکان ئەوەیە کە پەیامبەر نوح کە بە دروستکەری کەشتی نوح ناسراوە هەڕەمەکانی دروست کرد بێت. بەڵێ ئەمەش بە گوتەی ئەکادیمێکی بەڕیتانی بە ناوی جۆن تایلۆر کە پێی وایە پەیامبەر نوح هەڕەمەکانی دروست کردووە و دەڵێ کە ئەگەری هەیە هەمان ئەو کەسی کەشتێکی دروست کردووە عەقڵی سەرسوڕهێنەری پشت دیزاینی هەڕەمەکان بوو بێت. بێگومان ئەم قسانەی ئەو تەنها تیۆریەکە و ئێمە وەک هەواڵ بۆ ئێوەی دەگوازینەوە. ئەگەر هەموو لایەنەکانی هەڕەمی گەورە بە ئینچ کۆبکەیتەوە ئەوە یەکسانە بە 36,524 کە ئەمە ژماری ڕۆژەکانی ساڵێکە کە بە 100 جار چەند هێندە دەکرێت لەگەڵ ساڵانی تر. بەڵام ئەمە ڕێکەوتێکی سەیرە، چونکە لە سەردەمی میسری کۆندا ئاگاداری درێژی ساڵ نەبوون. تیۆرێکی دیکەی ناسراو ئەوەیە کە هەڕەمە گەورەکان لە سەرەتادا گرد و تەپۆڵکەی سروشتی بوون. لە ساڵی 1984 پرۆفیسۆرێکی تر توێژینەوەیەکی بڵاو کردەوە کە ئاماژەی بەوەدا هەڕەمەکان سەردەمانێک تەپۆڵکەی سروشتی بوون. ئەو تەپۆڵکانە لە سەردەمی میسری کۆن وەک کانگا بەکاردەهێنران و بەم شێوەیە بەرد لە هەڕەمەکانەوە دروست دەبوون. بەڵام بە لە بەرچاوگرتنی وێنە کۆنەکانی هەڕەمەکان لە کاتی دروستکردنیدا ئەمە شتێکی لۆژیکی نییە.
بەڵام ئەوەی تا ئێستا هەمووان بیری لێ دەکەنەوە ئەوەیە کە چۆن 2.5 تۆن بەردی گەورە بگوازرێتەوە بەسەر 500 میلدا. ئەمە ژوە کۆمەڵێک پیا وایە کە فیلێکی ساوایان هەڵگرت بێت، نەک هەر ئەوە، بەڵکو ئەوان دەبوو 500 میل بیگوازنەوە بۆ دروستکردنی گۆڕستان. ئێستا ئەوەی جێگەی سەرسوڕمانە وەڵامی ئەوە دەزانین کە چۆن لەم دوایانەدا ئەو کارەیان کردووە. کابرایەک بە ناوی پێرتەلا لە ناو هەڕەمەکاندا پەرتووکی 4500 ساڵی دۆزیوەتەوە کە لە ئەشکەوتێکی دوورەوە لە خوار ئەهرامەکان هەڵکەوتووە و لەلایەن ئەو پیاوەوە نووسراوە کە بەرپرسی دروستکردنی هەڕەمی گەورە بووە. هەموو دەستنووسەکان سەرنج ڕاکێش بوون و زانیاری زۆریان تێدا بوو، بەڵام سەرنج ڕاکێشترین و سیرترین دەستنووس هی پیاوێک بوو بە ناوی مینی کە ڕاستەوخۆ بەرپرسیار بوو لە بەرامبەر زڕبرای خۆفۆ و سەرپەرشتی تەواوی بیناکەی دەکرد. دەردەکەوێت کە مینی سەرکردایەتی گروپێکی 200 پیاوی دەکرد لە کۆتایی وڵاتەوە و ئەوانی تریش خەریکی کۆکردنەوە و گەیاندنی کاڵا بوون، بە تایبەتی ئەو بەردەی لیمەی کە پێویست بوو بۆ دروستکردنی هەڕەمەکان. لە دەستنووسەکەیدا وردەکاری و چۆنێتی گواستنەوەی بەردی لیمەکە دەخاتە ڕوو لە کاتێکدا لە تۆرینۆ بوو کە ئەوی شارێکە بە درێژایی ڕووباری نیل کە ئەو 200 کەس لە پیاوەکانی لە ڕووباری نیلەوە سواری کەشتیەک بوون بۆ جیزە. بەڵام ئەم دۆزینەوە زۆر سەرسوڕهێنەر بوو بۆ زۆرێک لە مێژوو نووسان بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە چۆن لە ڕاستیدا هەموو ئەم بەردانیان زوڵاندووە. لەبەری ئەوەی ئامێرێکی ئاڵۆزی گواستنەوە یان یارمەتی مرۆڤە بێگانەکان بەکاربهێنن ئاویان بەکارهێناوە، ئەوەی بە ڕواڵەت کۆیلەکان کردیان هەڵکەندنی کەناڵی دەستگرت بوو بۆ گەیشتن بە هەڕەمەکان. ئەمەش بەو مانایەیە کە ڕووباری نیل دەیتوانی درێژ بێتەوە بۆ هەر شوێنێک کە بیان ویستایە بچن و ئەمە زۆر کاتی نەدەبرد و جێبەجێکردنیشی قورس نەبوو، بەڵام لە ڕووی مێژوویەوە زۆر مانای دەبوو و بەم شێوەیە ئاویان لە ڕووباری نیلەوە تا جیزە لادا. بەم ڕێگەیەش بەردی قورسیان لەسەر کەشێدارەکان دەگواستەوە. دوای خوێندنەوەی دەستنووسەکان شوێنەوارناسەکان لە ژێرزەویدا بە هەڵکەندن بەڵگەی ئەو چاڵانەیان دۆزیەوە کە هەڵکەندراون و دواتر دووبارە داپۆشراون و بۆیان دەرکەوت کە کەناڵێکی ناوەندی دروستکراوە کە بەرەو جیزە دەڕوات و دەتوانێت لە یەک کاتدا نزیکەی 7 کەشتی بگوازێتەوە. زۆری نەخایەن پارچەیەکی دیکەی مەتەڵەکەیان دۆزیەوە کە ئەویش نووسینێکی هیرۆگلیفی دیکەی سەر دیوار بوو کە نیشانی دەدا چۆن کەشتیەکان بۆ گواستنەوەی بەردی گەورە بەکاردەهێنرێن و چەند مانگێک دواتر پارچەی کۆتایی مەتەڵەکەیان دۆزیەوە کە ئەم تیۆریە ڕاست دەسەلمێنێت. شوێنەواری دار و کەشتیەکانیان دۆزیەوە کە بۆ گواستنەوەی بەردی گەورە بەکاردەهێنران، بۆیە ئەو ڕێگای کە بەکاریان هێنابوو هەڵکەندنی خەندەقەکان بوو بۆ گواستنەوەی کەشتیەکان ڕاستەوخۆ بۆ شوێنی بیناسازی. سەرسوڕهێنەرە کە ئێمە ئەوەندە ماوەی لە قوتابخانە فێڵمان کردووە، لەوانەیە فێری تیۆری جیاواز بوو بێتین بۆ دروستکردنی هەڕەمەکان، وەک بەرزکردنەوەی بەرد بە بەکارهێنانی پێکهاتەی ئاڵۆس یان ڕەنگە بەکارهێنانی سەدان یان هەزاران کۆیلە بوو بێت کە بەردی گەوریان بەسەر بیابانەکاندا گواست بێتەوە. بەڵام ئێستا کە ڕاستیەکان دەزانین ئەوەندە سەرسوڕهێنەر و سەرنجڕاکێشە کە ڕەنگە واد لێ بکات بیر لە نهێنیە مێژوەکانی دیکە بکەیتەوە کە ئێمە لێیان بێ ئاگا بووین. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدۆی ئەمڕۆمان. هیوادارم ڤیدۆکەمان جێگای ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت. ئەگەر ڤیدۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. وە لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبە کاش چالاک بکەن. وە لە بیرشتان نەچێت هەر ڕەخنەوە پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەمان. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.